جمو جۆڵ هەڕەشەکانی داعش ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز لیوە عەبدولخاڵق تەڵعەت نوێنەری حکومەتی هەرێم لە ئۆپراسیۆنە هاوبەشەکان. بەڕێز لیوە عەبدولخاڵق بەخێر بێن. زۆر سپاس سپاس دەکەین. داعش سوود لە چێ بینە کە بەردەوام ئەم پەلامار و هێرشانەی هەیە؟ بۆشایی ئەمنیە یاخود چییە؟ هەبوونی داعشیان بەردەوام بوونی چاڵەشەکانی داعش لە عێراق کۆمەڵێک هۆکاری هەیە. هۆکارە سەرچێکەکەی کە ئەگە سەیریکەن زۆری کەوتۆتە ناوەڕاستی عێراق، مەسەڵەن ئەو شوێنانەی کە وەکو دیالە، ئەمبار کە دوایین جارە کەرکووک، هەندێک شوێن کە کەوتۆتە لای منتەقەی تۆزخورمات و دووبز و ئەو ناوە. بۆیە بەردەوامبوونی ئەم چاڵاشانە هۆکارەکە زیاتر بەوە دەگەڕێتەوە ئەو بۆشای ئەمنیانی کە تاکوی ئێستا هەرچەند بەرنامەکان کۆتاییان پێهاتووە، ئیش و کارەکان کۆتاییان پێهاتووە، دابشکردنی هێزەکان ئەو دوولوبە هاوبەشە کۆتایی پێهاتووە. ئێستا خەریکن کە شوێنی حەوانەوەی ئەو فەوجانە یان بنکەی ئەو فەوجانەی کە دابش کراون لەو ناوچانە دروست دەکرێتن. ئیشاڵە لە ماوەیەکی کورت هەر کەس زووتر لەبەرەوەی هەموو ڕێکارەکانی تر تەواو بووە. ئەو شوێنانەی کە تێدا تەسبیت کراوە بۆ هێزە هاوبەشەکان کە دەتوانین بڵێن فەراغی ئەمنیە یان بۆشایی ئەمنیە کەوتۆتە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە، بە تایبەتی ئەو چوار فەوجەی کە نزیکن لە سنووری هەولێر و سنووری بڵێن پارێزگای سلێمانی. ئەو چار شوێنی کە زۆر گرنگن بۆ ئێمە کە کەوتۆتە لای فەوجێکیانەکەوێتە لای سارەلوو و ئەیشانەکەوێتە لای هێبان و ئەوی تریشان دەکەوێتە ناوچەی کوشاف و سەر بەشاخ. ئەو چوار فەوجەیە. بۆیە وا هۆکارەکانی تریش زۆر هەبوونی زۆرترین یان زۆربەی هێزە جیاجاکان لەو ناوچانە، یعنی تەنها سوپای عێراقی لێ نییە بەڵکو چەند هێزێکی تریش هەر لەو ناوچانەنە کە وەکو هێزەکانی حەشدی شعبی لێیە و هێزی پۆلیسی ئیتیحادی لێیە، سوپای لێیە، چەندین هێزی تر لێیە. نەبوونی هەماهەنگی لەناوان ئێوە هێزانەش دەتوانم بڵێم هۆکارێکی سەرچێ بۆ ئەوەی هێرشەکانی داعش جار بەجار کوشندە دەبێت لەو شوێنانە. لە چاو ساڵی 2022-23 پەلامارەکانی داعش مەترسیدارتر بوون ئەم ساڵ؟ هەموو کاتێک پەلامارەکان مەترسیدار بوونە، لەبەرەوەی پێشترش باسم کردووە کە هێرشەکان بە بەردەوامی چاوانەی کاریگەریان دەبێ بڵاو دەکرێتەوە و زۆربەیشیان بڵاو ناکرێتەوە. بۆیە ئەگەر هەفتانە نەبێ مانگانە لەو ناوچانی کە باسم کرد وەکو کەرکووک و ئەو شوێنە کەرکووک و دیالە و ئەمبار، هەندێک شوێنی لای کەوتۆتە لای تکریت، بەردەوام هێزەکانی داعش چاڵاکیان هەبووە لەو ماوانێ لەو ساڵانەی ڕابردووش و چ ساڵی 2023 چ 2024ش چیاوانی بڵاو دەکرێتەوە لەلایەن دەستگا ڕاگەیاندنەکانی عێراقەوە یان لەلایەن هێزی فەرماندەی هێزا هاوبەشەکانی عێراق چاوانی بڵاو ناکرێنەوە. بەڵێ هەیە بڵاو ناکرێتەوە، بەس بە بەردەوامی بە حکمی ئەوەی کە من ئەندامی ئەو فەرماندەیەمە وەکو نوێنەری حکومەتی هەرێم بە بەردەوام هێزەکانی داعش گورجی گەورە دەوەشێنن، ئەوانەی کاریگەرم بڵاو دەکرێتەوە، ئەوی تر بڵاو ناکرێتەوە. بۆیە هەموو کاتێک هێزەکانی داعش مەترسینە لەسەر عێراق و مەترسینە لەسەر هەموو ئەو شوێنانەی کە بۆشایی ئەمنیان هەیە کە تاکو ئێستا هەموو کارەکان تەواو بووە و دابشکردنەکەش تەواو بووە. ئێستا خەریکن شوێنەکانیان بۆ دابین دەکرێت، ینی وەکو بنکەیەک بۆیان دروست دەکرێت لەو شوێنان بۆ لە تەواوبوونی ئەو بنکانە، لە تەواوبوونی بڵێن ئەو ڕەبیانە کە تایبەتن بە ئەو فەوجانەی کە ئامری لیوایەکەیان بەڕێز ئەمید هێمنە کە ئەمر لیوای کووردە جێگای دڵخۆشی دەبی هەم بۆ ناوچەکەەوە هەم بۆ ئەو شوێنانی بەڵێشان ئامری لیوایەکەی کووردە، ئەوی تریشان ئامر لیوایەکەی عەرەبە، جێگرەکەی کووردە، ئەوی تری جێگرەکەی عەرەبە. دەتوانم بڵێم یەک لە دەستکەوتە گرنگەکانی ئەم دوایی حکومەت هەرێم ئەوەیە کە بتواندرێ ئەو ناوچانە خەڵکی ئەو ناوچانە جارێشتر ئەو متمانەیە ئەو هەز بە ئارامیەکردنە لە ساڵی داهاتوو ئینشاڵڵا گەخوا عومرداتن لە ساڵی داهاتوو بە تەکید خەڵک دەتوانێت بە ئاسانی
هەم درێنێ خۆی بکە هەم لە شوێنانەش بە ئازادان هاتو چۆ بکە لەبەرەی ئەو چوار بنکەی کە کەوتۆتە لای نزیکی سنوورەکانی ئەو کوردنشینانن کە دەتوانن بڵێن ئەو ناوچانەی کە کێشە لە سەرەکانن لەوە داهاتوو لە ساڵی داهاتوو بە تەکید شوێنێکی ئارام دەبێت. بەڵێ ئەو دوولیەوە باشە توانن بە تەواوی کۆنتترۆلی ئەو ماوە چۆڵەوانیە بۆ شای ئەمنێ کە پێما بێ 560 کیلومتر بۆ شای ئەمنیە لە 564 کیلومتر ئەو هەیە. بەڵێ لە نێوان هێزی پێشمەرگە سوپای عێراق توانن کۆنتترۆلی بکەن یان دەتوانن بڵین بە ڕێژەیەکی زۆر باش بتوانێت کۆنتترۆل بکری ئەگەر سفریش نەکرێت. بەردامەکە تەنها بۆ ئەو دوو لیوایە نییە بەڵکو بەرنامە ئەوەیە کە بێتە 4 لیوە و 6 لیوای تریش بەڵام یەکەم جارە کە بە هاوبەشی و بە هاوکاری هاوپەیمانان ئەم دوو لیوایە دروست دەکرێتن وەکو تەجروبە ئیشاڵە تێدا سەرکەوتوو دەبن هەبوونی ئەو لیوایانە بە تەکید لەو شوێنانە دەتوانم دافعێکی معنەوی زۆر گەورەیە بۆ کوردنشینانی ئەو ناوچەیە کە جارێشتر کەس نەتوانێ بە تەکید هێرشیان بکرێتە سەرێ یاخود تعدایان لێ بکرێ غەدریان لێ بکرێت لەبەرەوەی بارودۆخی کەرکووک ئەوە ئێستا دەبینین چۆن چۆنیە بۆیە پاراستنی ئەو شوێنانە لەلایەن ئەو لیوانەوە کاریگەری شتاوی دەی بۆ خەڵکی ناوچەکە کەوا بێت ئێستا وەکو حاڵەتێکی تێستم دوو لیوای پێکێنراون بڵێ خۆی بۆ کۆنتترۆلکردنی تەواوی ئەو 564 کیلومترە بۆ شای ئەمنیە پێویستی بە چەند لیوای پێم هەر لیوایکی 3500 سەرباز شتێکی وایە تقریبا ئەوەندە کەسەیتایە بەس پێویستمان ئێستا پێویستمان بە دوو لیوای ترە کە بێتە بە 4 لیوە لە داهاتوو بەرنامە ئەوەیە ئیشاڵە ئەوە سەرکەوتوی بێ دوو لیوای تریش لەو شوێنانە دابمەزرێ لەبەرەوەی هێڵی تەماسیان فراغاتی ئەمنی بۆ شای ئەمنیەکان لە سنووری خانەقینەوە لە منفەزی منزریەوە دەست پێ دەکات تا دەگاتە سەحێلان مەسافەی ێزگای زۆر دوور درێژە بەڵام ئەوانەی ئێستا دانراوە ئەو شوێنانە گرنگجێکی تایبەتی هەیە بۆ هەرێمی کوردستان گرنگجێکی گەورەی هەیە بۆ ئەو شوێنانەی کە سەربازان یان هێزەکانی تری حکوومەتی عێراقی لێ بۆوانیش هەم بە تاکید قازانجی ئەوانیش تایە و ئەو ناوچانایی کە ئێستا ناوم هێنان ئەوانەی ئێستا گوێیان لێمە ئەو کوردانی ئەو ناوچانە خەڵکی ئەو ناوچەیە دەتوانین بڵێن تەسکەوتێکی ئێزگار زۆر گەورەیە کە بتوانن لەوە دووە هەست بە زیاتر لەبەرەوەی ئەو هێزانی لێ کوردن و ئەمری وایە کە کووردە کەواتە زیاتر لەوە بەرژەوەندی کورد لەوێ دەبن و خەڵکەکەش زیاتر دەپارێزن و دەتوانن لە کاتی پێویست بەهانایانەوە بچن لەبەرەوەی پێشتر زۆر جار لەلایەن سوپای عێراقەوە لەلایەن یان لەلایەن هێزی حەشدی شەعبیەوە غەدیان لێ دەکرا ڕێیان لێ دەگیرە دەغڕودانەکانیان نەدەتوانی بگوازنەوە لە ڕووی تۆکردنەوە کە ماوەیەش کە دەست پێ دەکە ئەوانە هەمووی دەبنا هۆکار بۆ خەڵک بتوانێت باسانی ئەو کارانیان جێبەجێ ئەگەر ئاڵۆزیەک نەئارامێک لە ناوخۆی عێراق لە ناو لایەنەکانی عێراق هەبێمە تا چەند هۆکارە بێت بۆ ئەوەی کە داعش جەم و جۆڵەکانی و پەلامارەکانی زیاتر بکات داعش هیچ کاتێک پەلامارەکانی ڕانەگرتووە بە بەردەوام بۆیە من لێرە تاکید دەکەم بۆ لە بوونی هەر ئاڵۆزیەک لە ناو خاچی عێراق لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق جارێشترش بە گورزێکی زۆر گەورەوە دێنەوە و کارێکی زۆر گەورەش و مەترسیداریش لەو ناوچەیە دروست دەکەن هیچ کات داعش جارێک دەتوانێت وەک ڕابردوو بێت شوێن داگیر بکاتەوە وەکو ڕابردووی یەکەم جار بەس بەڵام ماون یعنی ئەو هێزانە تا ئێستا ماون و لەوانەیە هێزی تریشان لە شوێنی تر هەبێتن لە هەر گۆڕانکاریەک لە بارودۆخی چ ئەمنی چ سیاسی عێراق بە تاکید ئەوان جارێشتر دەتوان گورجی گەورە لە خاچی عێراق بدەن و هەرێمی کوردستانیش وا پێویست دەکات کە ئێستا دەتوانم بڵێم بە شێوازێکی زۆر باش ئەمە هەموو ئامادەکاریەکان کراوە ئیشاڵڵا ئەوەی کە پێشتر کرا دووبارە نابێتەوە بەڵام هێز و چاڵاکی داعش بە بەردەوامی لە ناوچانە کار و چاڵاکی خۆیان هەیە بۆیە ناتوانین بڵێن مەترسی نەماوە بەڵکو مەترسیەکان بەردەوامن بەڵێ بەڕێز لیوە عەبدولخالق تەڵعات نوێنەری حکوومەتی هەرێم لە ئۆپراسیۆنە هاوبەشەکان سوپاس لە سۆدی ئامادەبوون بەخێرات.